ئەگەر ژیانمان ناخۆشە، ئەگەر خۆشی، ئەگەر قەرزاری، ئەگەر کرێچین، ئەگەر مستەضعەفین، ئەگەر لە سژنین، پێویستمان بەوەیە ئەمەلمان هەبێ بەخوای پەروەردگار. زۆر بە گەشتبینیەوە بڕوانە ژیان، ئەسبابەکان بگرە بەر، مەئوس مەبە، هەوڵ و تێکۆشانتە بێ، خوای پەروەردگاری شەکان ئاسانەکە. بۆیە من و تۆ لەسەرمانە ئەسباب بگرینە. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برایان و خوشکانی بەڕێز، لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا. ئینسانی مسلمان پێویستە ئارام بگرێ، نازانی لە چی کاتێکا خوای پەروەردگار دەبێت خێرەکان. بچووکترین نمونەت بدەمێ، ئەم ڕووبارە شیرینەکە لە پشتی منەوەیە، دایکە هاجەرە لە مەکە خۆی و کوڕەکەی تەینان، کاتێک کە تین دێ بۆ کوڕەکەی لە تینیا و خۆشی تینیەتی، هەمومان ئەگەر خوای گەورە بە قسمەتمانی کردێ حەج یا عومرەمان ئەنجام داوە. کاتێک کە ئەچتە کێوی سەفا و ئەگەڕێیتەوە بۆ مەڕوە، خوای پەروەردگار إن الصفا والمروة من شعائر الله. طبعا هاجرە خاتون کاتێکە بە دڵێکی پڕ ئومێدەوە ڕای ئەکرد بەرەو سەفا، سەیرێ کرد بۆی تۆزی ئاوی دەستکەوێت، ئەگەڕایەوە بۆ مەڕوە بۆی تۆزی ئاوی دەستکەوێت. سبحان الله، لە ناکاوێکا خوای پەروەردگار دەرگەی خێر ئەکاتەوە و لە ژێرپای ئیسماعیل عەلەیهی سەڵات وەسەلام ئاوی زەمزەم هەڵ ئەقوڵێ هەتا ڕۆژی قیامەت. یعنی ئەو ئافرەتە داماوەی کە وەها بەدوای دەبەیەکی ئاوی یەک لتریەوە بوو بۆ کوڕە شیرینەکەی، ئێستاکە ڕۆژانە سەدان هەزار لتر ئاوی زەمزەم لە مەکە و مەدینە ئەخورێتەوە، شەحن ئەکرێ، بە تیجاری ئەفرۆشرێ، مسلمانان دەبە و مەتاری لێ پڕ ئەکەن و ئیبن بۆ وڵاتەکانی خۆیان بە نیەتی شفا. بۆیە خۆشەویستان عەزیزەکانم، لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا. زۆر بە گەشتبینیەوە بڕوانە ژیان، ئەسبابەکان بگرە بەر، مەئوس مەبە، هەوڵ و تێکۆشانتە بێ، خوای پەروەردگاری شەکان ئاسانەکە. بۆیە من و تۆ لەسەرمانە ئەسباب بگرینە بەر، ئەگەر ژیانمان ناخۆشە، ئەگەر نەخۆشی، ئەگەر قەرزاری، ئەگەر کرێچین، ئەگەر مستەضعەفین، ئەگەر لە سژنین، پێویستمان بەوەیە ئەمەلمان هەبێ بەخوای پەروەردگار. چکەم ئەگەر ئێمە بە ئەمەلەوە ڕوانیمانە دنیا، خوای پەروەردگار بۆ خۆی قورسیەکانی ژیانت لەسەر ئاسانەکە. ئەوە جوانترین نمونەیەکە، تۆ نازانی خوای گەورە چ شتێک ئەخولقێنێ لە داهاتووە، تەنها لەسەرمانە بە جوانی بڕواینە جوانەکانی دنیا. داواکەم لە خوای پەروەردگار من و ئێوە لە بەهەشتا کۆکاتەوە و هەموو لایەکمان عاقبەت خێرکا و والسلام عليكم ورحمة الله وبركاته.